بینەران و بیسەرانی کەناڵی ئامۆژگاری لە هەر شوێنێکن ئەسەلامو عەلەیکوم وڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. خۆشحاڵم لە زنجیرە وتارێکی یەک بە دوای یەکدا کە لە ڕەمەزانی ڕابردوو پێشکەشم کرد لەسەر چۆنێتی مامەڵەکردنی موسڵمان لەگەڵ خەڵکیدا لەژێر ڕۆشنایی مامەڵەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ دەوروبەرەکەی خۆیدا 25 حەڵقە لەم بەرنامە پیرۆزە پێشکەشم کرد. ئێستا دەمەوێت لەم بەرنامەیەوە کە حەڵقەی 26ەمە ئینشاء الله دەست بەم زنجیرە بەرنامە و وتارە بکەمەوە دەربارەی چۆنیەتی مامەڵەکردنی خەڵکی، چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ خەڵکیدا. ئەمیش هەمووی لە ڕێگەی سیرکردنی هەڵسوکەوت و مامەڵەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ دەوروبەرەکەی خۆیدا. دیارە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا لەم 25 حەڵقەیە تەنها بەوەندە ڕاگەیشتین کە باسی چۆنیەتی مامەڵەکردنی پێغەمبەرم کرد صلی الله علیه وسلم لەگەڵ خاو خێزانەکانی خۆی. دەمەوێت لەم وتارەدا و لەم بەرنامەیەدا کە حەڵقەی 26ەمە بێمە سەر چۆنیەتی مامەڵەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ مناڵەکانی. بۆ ئەوەی کە لەم باسە بە جوانی تێبگەین پێویستە من و تۆی موسڵمان جارێ بزانین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مناڵەکانی چۆن بوون، چێ بوون، کوڕ و کچەکانی و کامیان تاکەی ژیە. ئەوانە پێویستە لەسەر موسڵمان بیزانێ. ئینجا بینە سەر چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ چۆنیەتی مامەڵەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ مناڵەکانی، بۆ ئەوی بێتە چرایەکی ڕۆشنکەر بۆ هەموو باوک و دایکێک کە چۆن مامەڵە لەگەڵ ئەولادەکانی خۆیدا بکات بە چاک و بە خراپ. ئەگەر چاکیان هەبێت و ئەگەر خراپیان هەبێت مامەڵەی چۆن بێ لەگەڵیان. پێغەمبەر صلی الله علیه وسلم خوای تەعالی کۆمەڵێک مناڵی کوڕ و کچی پێبەخشی، بەڵام قەدری خواوا بوو کە لە کوڕەکانی کە سێ کوڕ خوای تەعالی پێی بەخشی هیچیان تەمەنێکی وایان نەکرد کە بگەنە ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم تەعامولێکیان لەگەڵ بکات و مامەڵەیان لەگەڵ بکات هەر بە مناڵی و ساوایی مردن، کە ئەوانش بریتی بوون لە قاسم و عەبدوڵڵاه و ئیبراهیم. طیب و طاهر کە دوو لەقەبن، ڕاجح تێیدا ئەوەیە کە ئەویش دوو کوڕی پێغەمبەر نەبوون بەڵکو لەقەبێکە بۆ عەبدوڵڵاه، واتە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کوڕەکانی سێ کوڕی هەبووە کە قاسم و عەبدوڵڵاه و ئیبراهیم، و ئیبراهیم عەبدوڵڵاه دوو لەقەبی هەبووە، دوو نازناو کە پێی گوتراوە الطاهر و الطیب. و هەموو ئەم کوڕانەی لە تەمەنی مناڵیدا وەفاتیان کردووە. قاسم کە هەر لە مەکە وەفاتی کرد تەمەنی 2 ساڵ و چەند مانگێک بوو، و مناڵی دایکمان خەدیجە بوو. عەبدوڵڵاش لە دوای پێغەمبەرایەتی لە دایک بوو، هەر لە مەکە وەفاتی کرد و ئەویش هەر کوڕی دایکمان خەدیجە بوو. بەڵام ئیبراهیم کە کوڕی سێمی پێغەمبەر صلی الله علیه وسلم کوڕی ماریەی قبطیەیە لە مەدینە لە دایک بوو لە ذیلحیجە ساڵی 8ەمی کۆچی، و هەر لە مەدینە وەفاتی کرد. هەر لەم ساڵەدا هەر لە مەدینە وەفاتی کرد و تەمەنی کە کاتی وەفاتکردنی 17 مانگ بوو. 17 مانگ و هەندێکیش دەفەرمون 18 مانگ، واتە هەر سێ کوڕەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم تەمەنیان لە 2 ساڵ 3 ساڵ بۆ سەرەوە نەبووە، وەفاتیان کردووە. دوانیان دایکمان خەدیجە بووە و ئیبراهیمیشیانی دایکمان ماریە بووە. لە کچەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم 4 کچی هەبووە، هەر چواری تەمەنیان درێژ بووە، واتە لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم ژیاون و پێغەمبەر صلی الله علیه وسلم مامەڵەی لەگەڵیان کردووە کە بریتی بوون لە زەینەب و ڕوقەیە و ئوم کولثوم و فاتیمە. بەم تەرتیبەی کە باسم کرد زەینەب لە هەمویان گەورەتر بووە، اینجا ڕوقەیە، دوای ئەوە ئوم کولثوم و بچووکترینیشیان فاتیمە بووە، ڕزای خوا لەسەر هەمویان بێت. هەمووشیان کچی دایکمان خەدیجە بوون، واتە لە دایکمان خەدیجە 6 مناڵی هەبووە، 2 کوڕ و 4 کچ. هەردوو کوڕەکەی بە زووی وەفاتیان کردووە، بەڵام کچەکانی ماون. قەدەری خواوا دەبێت کە مناڵەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کوڕ و کچی هەر هەمووی پێش خۆی وەفات دەکەن، ئللا فاتیمە نەبێت ڕزای خوای گەورەی لێبێت کە دوای 6 مانگ لە وەفاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەویش وەفات دەکات. واتە پێغەمبەری عەزیزمان عەلەیهی السەڵات وەسەلام هەر لە ژیانی دنیادا خوای گەورە زۆرێک ئیمتیحان و تاقیکردنەوەی کردووە. یەک لەوانە ئەوەیە کە یەک مردنی جگەرگۆشە و مناڵەکانی خۆی بینیوە کە هەموو باوک و دایکێکیش دیارە چەند متەئەسیر دەبێت بە لەدەستدانی ئەولادەکانی. بۆیە من لێرەوە بە خوشک و برایانی ئازیزم دەڵم ئەوانەی کە مناڵیان مردووە با دڵیان بە پێغەمبەری خوا خۆش بێ عەلەیهی السەڵات وەسەلام
پێش ئەوان پێغەمبەری ئازیزمان عەلەیهی سەڵات وەسەلام تۆ مناڵێکت مردووە دوانت مردووە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم لە تەمەنی ژیانی خۆیدا هەر هەموویانی مردوون جگە لە دایکمان لە فاتیمە نەبێت ڕزای خوای گەورەی لێبێت کەواتە ئەگەر بەڵاکەی تۆ زۆر گەورەیە ئەی باوک ئەی دایک بەڵای پێغەمبەر صلی الله علیه و سەلەم و ئیمتیحانی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم زۆر لەوە گەورەتر بوو کە بێمە سەر ژیانی هەر یەکێک لەم کچانەی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم چونکە لە لێکۆڵینەوە لە ژیانیان تۆ بەشێک لە تەعاملی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بۆ دەردەکەوێت لەگەڵیان چۆن بووە زەینەب کە کچی یەکەمی پێغەمبەر بۆ صلی الله علیه و سەلەم ئەبولعاسی کوڕی ڕەبیع مێردی بووە ئەبولعاسی کوڕی ڕەبیع بریتی بووە لە کوڕەپووری خۆی دایکمان خەدیجە خوشکێکی هەبوو بە ناوی هالە کوڕێکی هەبوو بە ناوی ئەبولعاسەوە و دایکمان خەدیجەش کچەکەی ناوی زەینەب بووە واتە زەینەب و ئەبولعاس کە دەبنە هاوسەری یەکتر کوڕەپوور و کچەپووری یەکتریش دەبن ئەمە دەربارەی سەواجی زەینەب کە کچە گەورەی پێغەمبەر بۆ صلی الله علیه و سەلەم زەینەب ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێت لەگەڵ ئەبوعاس دەژی ئەبولعاس کوڕی ڕەبیع تا ئەو کاتی کە ئەبولعاس پێغەمبەر صلی الله علیه و سەلەم پێغەمبەرە دەبێت بە پێغەمبەری خوا و لە مەککە دەمێنێتەوە ئەبولعاس هەر لەگەڵ مشرکین دەبێت و باوەڕ ناهێنێت بەڵام گومانی تیا نییە کە کچی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم موسڵمان بوو باوەڕی هێناوە بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سەلەم هەر تەعامل و مامەڵەی لەگەڵ ئەبولعاسدا کە زاواکەی بۆ زۆر نرمونیان بووە زۆر لەسەرخۆ بووە تا ئەو کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم کۆچ دەکات بەرەو مەدینە کە کۆچ دەکات ڕێگە نادات ئەبولعاس ڕێگە نادا کە خێزانەکەی کە کچی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم زەینەب ڕێگە نادا کە لەگەڵی بڕوا بۆ کۆچ بکە لەگەڵ باوکی کە پێغەمبەری ئازیزمان عەلەیهی سەڵات وەسەلام تا ئەو کاتێک کە بەغەم و پەژارەیی زەینەب ڕزای خوای گەورەی لێبێت لە مەککە دەمێنێتەوە لەژێر خێزانداریەتی ئەبولعاس کە کوڕەپووری ژێتی بەڵام ئەو مشریکەوە ئەویش موسڵمانە باوکی کە پێغەمبەری خوا کۆچی کردووە موسڵمانە هەموو کۆچیان کردووە ئەویش بە ناچاری لەم حاڵەتەدا دەمێنێتەوە تا ئەو کاتێک کە جەنگی بەدر دەست پێ دەکات لە جەنگی بەدردا کاتێک کە مشریکین لە مەککەوە بۆ مەدینە دێن و شەڕ لەگەڵ پێغەمبەری خوادا بکەن عەلەیهی سەڵات وەسەلام زۆرن یەک لەو کەسانەی کە لە جەنگەکەدا بەشدارە و دژی موسڵمانان شەڕ دەکات ئەبولعاسە واتە زاواکەی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم هاتووە کە شەڕ لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه و سەلەم و موسڵمانان بکات بێنە بەرچاوی خۆتان ئەی موسڵمانان ئەم مامەڵە جوان و نەرمونیانەی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم زاوایەکت کچی خۆتت داوەتێ ئامادە بێت 500 کیلۆمەتر لە مەککەوە بێت بەرەو مەدینە بۆ ئەوەی لەگەڵ مشریکین شەڕ لەگەڵ تۆدا بکات دەبێ مامەڵەی تۆ چۆن بێت ئەی باوک کاتێک کە کچەکەت داوەتە زاوایەک و زاوایەکەت ئەوە مامەڵەکەیەتی لەگەڵتدا لەو کاتەدا کاتێک کە شەڕەکە تەواو دەبێت و کۆمەڵێک ئەسیر دەگیرێن دەکەونە بەردەستی موسڵمانانەوە سیر دەکەن ئەبولعاسی کوڕی ڕەبیع یەکێکە لە ئەسیرەکان گیراوە زیندانی یەکێکە لەو کەسانی کە لە شەڕەکەدا گیراوە کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم داوایان لێ دەکات کە چیان دەتوانێت خۆی بکڕێتەوە بە مەبلەغێک پارە بۆ موسڵمانان ئەوە دەکرێت خۆی بکڕێتەوە و بچێتەوە ناو ماڵ و منداڵی خۆی و نەیکوشتون یەک لەوانە ئەبولعاس دەبێت زاواکەی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم زەینەبی کچی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم قیلادەیەک ملوانکەیەک کە کاتی خۆی دایکی دابووە واتە دایکمان خەدیجە دابووی بە زەینەب ئەمە وەفای ئافرەتی ئیماندارە بەنسبەت بەرامبەر بە مێردەکەی کاتێک کە زەینەب دەزانێت مێردەکەی هەرچەندە مشرێکیشە بەڵام بە ئەسیر گیراوە و دیلە و لە لای مسڵمانانە لە مەدینە و دەشزانێت مسڵمانان داوایان کردووە کە هەر بێ باوەڕ و کافر و مشرێکێک هەرچەندە شەڕیشی کردووە دەتوانێت بە مەبلەغێک پارە خۆی بکڕێتەوە و ئازاد بکرێت زەینەبی کچی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم ئەم ملوانکەی کە لە دایکیەوە هەدیە کرابوو لە لای بوو ئەم ملوانکەی نارد بۆ پێغەمبەر صلی الله علیه و سەلەم کە لە بری ئەوە ئەمە ببێتە فدیە بۆ ئەوەی ئەو ڕزگاری بێت کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم ملوانکەکەی بینی دایکمان خەدیجە بیرکەوتەوە و ئەوەی بیرکەوتەوە کە ئەم قیلادە و ملوانکەیە ئەوەیە کە
بە هەدیە دراوە بە کچەکەیان ئێستاش ئەم کچەیان وەکو وەفایەک بۆ مێردەکەی ئامادەیە ئەمە ببەخشێ بە مسلمانان بەس بۆ ئەوەی مێردەکەی بە سەلامەتی بگەڕێتەوە. ئەمە بریتیە لە ئاداب و ڕەوشتی مسلمان لەگەڵ غەیرە مسلماندا خۆشەویستان. کاتێک کە دەبینی بێباوەڕان و ناحەزان زۆر بە ناشیرنی وەصفی ئیماندار و مسلمان دەکەن بەوەی کە خوێن ڕۆژە کە بکوژە کە مامەڵەی تند و ناشیرنە بۆ سەیری ژیانی پێغەمبەر ناکەن صلی الله علیه و سلم سەیری کچەکانی پێغەمبەر ناکەن صلی الله علیه و سلم. کاتێک پێغەمبەر صلی الله علیه و سلم بینی داوای لە مسلمانان کرد فەرمووی ئەی مسلمانان ئەوە دەیبینن ئەم مەلوانکەیەی کە هاتووە بۆ ئەوەی نێردراوە بۆ ئەوەی ئەبول عاسی پێ ڕزگار بکرێت ئەمەی کچەکەی منە و بەخشش و هەدیەی دایکی خەدیجەیە کە داوەتیە. دەڵێن چی ڕازی دەبن کە ئەبول عاس ئازاد بکەین و ملوانکەشی لەگەڵ بنێرینەوە بەڵام مەرجێکی لەسەردانێم ئەویش ئەوەیە ڕێگە بدا کچەکەم کۆچ بک بۆ لای من و مشریکین بەجێ هەڵێت و بەرەو مەدینە بێت. کاتێک کە مسلمانان بەمە ڕازی دەبن و دەڵێن ئەی پێغەمبەری خوا تۆ چی دەفەرمووی باوا بێت؟ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەبول عاس بانگ دەکات و پێی دەڵێت تۆ ئێستا لەبەردەستی مسلمانانی تۆ کچی منت لەلایە ئەمە کچەکەی منە کە ئێستا ملوانکەیەکی خۆی بۆ تۆ ناردووە بۆی پێی ڕزگار بێت و ئازاد بکرێت. من ئەوە لە بەرخاتری خوابەرت دەدەم بەڵام یەک مەرجم لەسەرت هەیە ئەویش ئەوەیە ڕێگە بدەی بە خێرایی کە کچەکەم کۆچ بکا بۆ لای خۆم کە مسلمانە. ئەبول عاسیش وەکو کەسێکی دڵسۆز کەسێکی عاقڵ و ژیر وعد بە پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵاتو وەسەلام کە هەر کاتێک گەڕایەوە لە گەڕانەوەدا بە زووترین کات خێزانی ڕێگەی بدا کە بڕوا کە کچی پێغەمبەر صلی الله علیه و سلم زەینەب بڕوا بەرەو کۆچ بکە بەرەو مەدینە. کاتێک دەگاتەوە مەدینە مەکە و ئەم حاڵەتە دەزانرێتەوە زۆر بە خێرایی براکەی و چەند کەسێکی لەگەڵ دەنێرێت و پێغەمبەری خوش عەلەیهی سەڵاتو وەسەلام یەک دوو کەس لە مسلمانان دەنێرێت کە بەرەو مەکە بڕۆن و بەپیر زەینەبی کچیەوە بچن بۆ ئەوەی لەوێ ئەوان تەسلیمی بکەن و ئەوانی ژوەری بگرن و بە سەلامەتی بهێنن بۆ مەدینە. کاتێک کە دێتە مەدینە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەم کچە بەڕێزەی لەژێر ڕیعایەت و چاودێری خۆیدا بەخێو دەکات لەلای دەبێت تاوەکو ئەمە دوای جەنگی بەدرە تاوەکو لە یەکێک لە تیجارەتەکانی تریدا کە ئەبول عاس دەیکات بازرگانێکی گەورە بووە پارەی خەڵکی لەلا بۆ لە ئەهلی مەکە بردوویەتی بۆ شام و تیجارەتی پێکرد و گەڕاوەتەوە لە یەکێک لە سەفەرەکانیدا دیسان کە سەد حوشتری پێ دەبێت ئەم پیاوە دەکەوێتەوە بەردەستی مسلمانان. کاتێک دەکەوێتە بەردەستی مسلمانان و سەرەوت و سامانەکەی دەکەوێتە بەردەستی مسلمانان و کە سەد حوشتر بووە و هی خەڵکی مشریکینی مەکە بووە دەجێڕنەوە کە ئەبول عاس بە هەر شێوەیەک بێ خۆی دەگەیەنێتە ماڵی زەینەب کە خێزانیەتی دەڵێ ئەی زەینەب من هاتوومە ژێر ماڵی تۆ داوا لێ دەکەم کە پەنام بدەی بەڵێ مشریکم و شەڕم لەگەڵ باوکت کردووە و جارێکیش چاکەی لەگەڵ کردوم و ئازاد کراوم بەڵام داوا لێ یەکەم کە پشتیوانیم بکەیت و کەس نەتوانێت دەستدرێژی بکاتە سەرم. ئەوە بوو کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەوە دەزانێت دیسان جارێکتر پێشنیار دەکاتەوە دەڵێن چی ئەی مسلمانان ئەم کاروانەی کە ئەبول عاس ناوێتی کە زۆری خۆی نییە و خەڵکی مشریکینە و خەڵکی ئەهلی مەکەیە